وڵات جاخۆ ئەم پرسیارە تەسەورەکەم لە سەرۆکی وەفدەکەشکەی بە تەواوی ناتوانێت وەڵامی باتەوە، چونکە لە ڕاستیا ئەوەی کە کراوە بە وەفد و نێردراوە دەسەڵاتێکی ئەوتۆی نییە، بەڵکو ئەو پەیامنێرە بە ڕێزەی ئێوە چەنە زانیاری ئەیا بە خەڵک بگرە زیاترە لەوەی کە سەرۆکی وەفد و وەفدەکانی هەرێمی کوردستان ئەچنە بەغاوە. بەداخەوە تەسەورەکەم نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی ناوەند ئەوەندە زۆر بێت دروستکاییەک نییە کە باز لە ڕێکەوتنیان کە بە پێچەوانەوە دەنگۆیەکی زۆر هەیە لەسەر ئەوەی کە گەشتە بنە بنبەست و نەتوانن ڕێککەون لە کاتێکە کە نوکتەیەکی زۆر زۆر گەورەیە حکوومەتی هەرێمی کوردستان و پێکهاتەی سیاسی هەرێمی کوردستانی کێکە لە پێکاتە سەرەکیەکانی حکوومەتی عێراق و کابینەیەک لە دوایەکەکانی حکوومەتی عێراق لە ساڵی 2003 بەدواوە و لە دوای پرۆسەی ئازادی عێراق هەمیشە سەرە کۆمار لە کورد بووە، هەمیشە و زۆر جاریش جێگرانی سەرۆکی وەزیران، جێگری سەرۆکی پەرلەمان، وەزیرە حەساسەکان، ئەو وەزیرانەی سیادین و نوێنەرایەتی حکوومەتی عێراقیەکان تەنانەت لە سەردەمی ئەوەی خۆیان ناویان ناوە سەردەمی و ساڵی بڕینی بودجەی هەرێمی کوردستان و قوتی خەڵک لە ناوکەوانەیەکە، چونکە من تەسەورەکەم ئەمان قوتی خەڵکیان بڕی بێ، ئەو سەردەمە وەزیری دارایی کورد بوو. لە ڕاستیا وەکو عەرزم کردن لە نوکتە چێتۆ خۆت لە پێکهاتەی و لە پێکهێنەرە گەورە و سەرەکیەکانی حکوومەتێک بی و ئێستا باس لەوە بکەی ئەوەنە کێشەت لەگەڵیا هەیە گەشتبیتە بنبەست و بە خەڵکی کوردستان لێرەوە تەعبیئەکەی بە کۆمەڵێک بیت و بالۆرەی ناشرینی قەومچێتی کە گوایە ئێمە کێشەی ئیتنیکی و قەومی گەورەمان لەگەڵ حکوومەتی ناوەند هەیە لە کاتێکا کە ئەوە سیاسەکانی ئێمە و سیاسەکانی ئەوانن دەستەیەکی فاسید و گەندەڵن، دەستیان بەسەر مقدەراتی عێراق بە گشتی و هەرێمی کوردستانیش بە تایبەتی گرتووە، چ سەرانی کورد لەم لاوە چ سەرانی شیعە و سونەش لە باشوور و ناوەڕاستی عێراق بەداخەوە جۆرێک لە یاریان دروست کردووە کە تاقەت پڕوکێنە ساڵانە ئێمە بەدیار هەواڵی ڕێککەوتن و ڕێکنەکەوتنەوە دانیشین. باشە کاکاتی، بەڵام لێرەدا پرسیارەکە ئەوەیەوەی کە زۆر جێگەی سەرنجە ئەمان لێرەدا کە هەرێم باز لەوە دەکات ئەم شاندەی هەرێم بۆ ڕێککەوتن چوونەتە بەغدا بۆ پرسینە و تووبووجە، بەڵام لە هەمان کاتیشدا ئەندامێکی لیژنەی دەستپاکی لا پەرلەمانی عێراق باز لەوە دەکات کە دەڵێت شاندێکیش هاتوون یاخود بۆ جاکردنەوەی بودجایە وەکو پارێزگای سلێمانی. پێ دوایە ئەمە چەندی بە چەندە؟ ئەمان بۆ ڕێککەوتنیەک دەچن کە جاکردنەوەی بودجە بێت، ئەمانیش بۆ ڕێککەوتنی بودجە و موچە ئەچن، یانی تا چەند ئەمە ئالۆزیەک بەخۆ دەبینێت بەرچاوڕوون نییە نە بۆ هاوڵاتی نە بۆ خۆشیان. پرسیارەکە زۆر تەواوە. لە ڕاستیا ئەوەی کە وەکو عەرزم کردن ناوی وەفدی هەرێمی کوردستانەوە وەفدەکە ڕوونە پێکاتەکەی بریتیە لە هەر سێ لایەنی بەشداربووی حکوومەتی هەرێمی کوردستان کە پارتی و یەکێتی و گۆڕانن، بەڵام بەجیاش پارتی خۆی چێتە بەغا گفتوگۆکە لەسەر ئایندەی پشکی خۆیان لە حکوومەتی چاوەڕێکراوی ساڵی ئایندەی عێراقا و یەکێتی بەجیاچێ ئەوەی گۆڕان بووە بە پاشکۆ بەداخەوە لەو نێوەندەدا تەنها وەزیرەکەی وەکو ئالەتێک بەکارەهێنرێ، بەڵام یەکێتی و پارتی کە نوێنەرایەتی دوو زۆنی دیاریکراوەکەن، پارتی خۆی بەجیا گفتوگۆی جیاوازی هەیە لەگەڵ لایەنەکانی عێراقا و لەگەڵ با بڵێن جڵەو لە دەستانی حکم لە عێراقا و یەکێتیش بەجیا جۆرێک لە مانۆڕی هەیە، بۆیە ئەڵێم یەکێتی جۆرێک لە مانۆڕی هەیە بەداخەوە لە تقریبا چەند ساڵێکە یەکێتی باس لەوە کاکە خەڵکی ئەم ناوچەیە لە حکوومەتی هەرێمی کوردستانە جۆرێک لە غەدری دارایی و ئیداری و جوغرافیان لێکرێ، بۆیە ئەوان هەوڵەدەن ئیدارەیەک جۆرێک لە فیدراڵێت جێبکەنەوە بۆ ئەم ناوچەیە، دەمێک بە ناوی لامەرکەزێتەوە، دەمێ بە ناوی دوو ئیدارەیەوە، دەمێک بە باشە کاکادی ئەم شاندەی کە لە ئێستادا لە بەغدان بۆ ڕێککەوتن هەرم شاندە خۆیان لە ڕاگەیانەکانەوە گەیشتن بە ڕێککەوتنیان کرد. سەرنجێکم هەیە با تەواوی کەم. بەڵێ
بەڵێ من ویستمەوە بڵێم ئەوەی کە یعنی بە بینەرانی خۆشەویست ئاگایان لەوە بێ کە منەڵێم سەردەمانێک بە ناوی هەرێمی سەربەخۆوە هەرێمی سەربەخۆ لێرە و لەوێ خواستی یعنی بانگەشەی ئەو لایەنانە بووە کە لەم ناوچەیە دەسەڵاتدارن بەڵام لە هەمان کاتە کۆمەڵێک دەستەبژێرێک هەستاون بۆ ئەوەی قسەی دەسەڵاتداران و جڵەو لە دەسانی حکم لەم چەند پارێزگایی ئەم لا بگرن هاتوون پرۆژە یاسایەکیان ڕێخستووە و حازریان کردووە بۆ ئەوەی بیخەنە بەردەست خەڵکەوە و ئەوان وەک بڵێ بخەنە بەردەم ڕای گشتیەوە کە ئایا جدین لەوەی کە ئەیانەوێ هەرێمێکی سەربەخۆ بۆ سلێمانی و هەڵەبجە و گەرمیان و ڕاپەڕین دروستکەن لەمەشا ئەبینین کە هەر ئەندامانی ئەو هێزانن کە بە تونی ڕوبەڕووی ئەم دەنگا بنەوە و ڕوبەڕوونەوەیەکی تونی قەومی ناشرینیان بەرامبەر ئەم جۆرە هەوڵە هەیە ئەمەوێ بڵێم جۆرێک لە نیفاق هەیە تەنانەت ئەگەر وەفدیش ڕەوانەی بەغدا بکەن بۆ ئەوەی بودجەی سلێمانی جیا بکەنەوە و جۆرێک لە سەربەخۆیی ئیداری و دارایی بۆ ئەم مەنتیقە بێنن کە مافێکی ئاسایی و دەستوری ئەم ناوچەیەشە جۆرێک لە یاریکردنە و ئەوان ناتوانن هەرگیز لە ژێر هەژمونی پارتی و سەرکردایەتی پارتی و ماڵی بەرزانی دەرچن. بەڵێ سوپاس بۆ هادی حەمەڕەشی چاودێری سیاسی لا